هەنگاوەکانی کۆماری ئیسلامی ئێران پێچەوانەی خواستە نێونەتەوەییەکانن، بەڵام گەورە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی ئەمریکا لەو بڕوایەدان درێژەدانیش بە گفتوگۆکان گرنگی خۆی هەیە. ئێمە پشتیوانی ناکەین و پێشمان وانە یارمەتی دەربێت کاتێک ئێران دەڵێت دەڕوات بەرەو ئەوەی پیتاندن بە ڕێژەی لە 160 بکات. ئەمە پێچەوانی ڕێکەوتنەکەیە. لەگەڵ ئەوەشدا ئێمە خۆشحاڵین بەوەی ئێران بەردەوامە لە وتوێژەکاندا لەگەڵ ئێمە و هاوپەیمانەکانیشماندا سەبارەت بەوەی چۆن هەنگاوی بەرەو پێش بنین کە پێویستن بۆمان تا بگەڕینەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە و ببینەوە بە بەشێک لێ کە بەڕای من نەدەبوایە لێ بکشێنەوە. پێم وایە هێشتا زووە بڕیار بدەین لەسەر بەرەنجامەکان و هێشتاش لە وتوێژدان. ئەمریکا سوورە لەسەر ئەوەی کە سزاکانی سەر ئێران هەڵناگیرێن تا ئەو کاتەی ئاماژەیەکی ئەرێنی لە تارانەوە دەردەکەوێت. ئەمریکا سزاکان هەڵناگرێت تا ئەو کاتەی ئاشکرا دەبێت و متمانەشمان دەبێت کە ئێران بە تەواوەتی دەگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی وابستەیەکانی بە پێڕێکەوتنەکە تا ئەو کاتەی ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم کەم دەکاتەوە و سنوورداریشی دەکات تا ئەو متمانانەمان دەبن ئەوە ئەمریکا بە هیچ شێوەیەک هیچ لە بەردانواندنێک ناکات. بڕیاری کۆماری ئیسلامی ئێران بۆ پیتاندنی یۆرانیۆم بە ئاستێکی بەرزتر گومانێکی زۆری دروست کردووە، بەڵام وەکو کۆشکی سپی ئاماژەی پێدەکا هێتا ئێستا هیچ گۆڕانێکی لە بەرنامە ڕێژی وتوێژەکانی ڤێننادا دروست نەکردووە. با سەرەتا بڵێم کە ئێمە ڕاگەیاندنە وروژێنەرەکەی ئێران بۆ پیتاندنی یۆرانیۆم بە ئاستی لە 160 بە جددی وەردەگرین. جا وڵاتانی پێنجکۆیەکیش هاوڕان بۆ ڕەتکردنەوەی ئەو هەنگاوە گومان دەخاتە سەر ئاستی جددیبوونی ئێران لەم وتوێژانەدا و گومانیش دەخاتە سەر گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکە. ئێمە بەشداریەکی بابەتیانەمان هەبووە لە دیالۆگی ڤێننادا لەگەڵ ئەوەشدا کە ناڕاستەوخۆ بووە لە کاتێکدا ئەم وتوێژانە قورس و درێژەخایەنیش دەبن، بەڵام هیچ ئاگادار نەکراونەتەوە لەوەی گۆڕانێک لە بەرنامەدا هەبێت بۆ کۆبوونەوەکان. ئامانجی ئێمە وەک خۆیەتی و ڕێگەی دیپلۆماسیە. هاوکاتیش بڕیاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران بە شێوەیەکی تر بیر لە وتوێژەکانی ڤێننا دەکەنەوە. ئێمە پێویستە سەرنج بدەینە ئەوەی کاتێک ئەمریکا باز لە دانووساندن دەکات و دەڵێت ئێمە ئامادەین و شتی لەو بابەتە ئەوە بەو مانایە نییە ئەمریکا دانووساندن دەکات تا بە شتێکی ڕاست قایل بێت، نا بەڵکو دەخوازێت شتێکی هەڵە بسەپێنێت. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخانەکەین بۆ تەوەری دانوستانەکانی ئێران لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا لەسەر بەرنامە مشت و مڕ لەسرە ناوچیەکەی. بۆ ئەو مەبەستەژ میوانداری ئەنوەر محەممەدی شیکەرەوەی سیاسی لە ئەڵمانیاوە، هەروەها جەلیل ئازادیخا لە ئەمریکاوە نووسەر و لێکۆڵەر دەکەین. کاگ ئەنوەر، کاگ جەلیل، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. کاگ ئەنوەر بە لە لای جەنابتەوە دەست پێ بکەم. بۆ خۆت دەزانی بەڕێوەبەرایەتی سەرۆک بایدن بە باەخێکی زۆرەوە دەڕوانێتە وتوێژەکان لەگەڵ ئێراندا و هێورکردنەوەی ئەو ڕۆشنە ئاسایی کە لەگەڵ ئێراندا هەیە. لە کاتێکە ئەمە دەکا بەڕێوەبەرایەتی کە هێشتا نیگەرانی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بەتایبەتی وڵاتانی وەکو عەرەبستانی سعودیە، وەکو بەحرەین، وەکو میرنشینە یەکگرتووەکانی عەرەب، وەک ئیسرائیل هەتا ئێستا دڵنیانین و گومانەکانیان بەرامبەر بە هەوڵەکانی ئێران نەڕەوینەوەتەوە. جا پرسیارەکەم لەوەدایە بەڕای تۆ بۆ ئەمریکا دەیەوێ بگەڕێتەوە بۆ ئەم ڕێکەوتنە وەکو باز دەکرێت لەگەڵ ئێراندا؟ سپاس کاک بەڵێن. من دەمهوێت لە وەڵامی پرسیارەکەی ئێوەدا ئیشارە بەوە بکەم کە بایدن و ئیدارەی بایدن پێش هاتنە سەرکاریشی لەسەر ئەو قەناعەتە بوو کە دەبێت یا هاتنە دەر لە بەرجام بە هەڵە دەزانێت تا ڕادەیەک بۆ یەک گەڕانەوە بۆ بەرجام بە یەکێک لە ئەرکەکانی خۆی دەزانێەوە پێی وایە لە گەڕانەوە بۆ بەرجام دەتوانێت زیاتر ئەو نەگرانیانەی کە چ ئەمریکا و چه هاوپەیمانەکانیشی لە ناوچەکە هەیەە کەم کاتەوە یالانی کەم بە شێوازیە کە بتوانێت پێش بەو نەگرانیانە بگرێەوە ئێران مەهار بکە. من پێم وایە تەنیا ڕێگا لە بەردەم بایدن و لە هەمان کاتدا ئێرانیش هەر ئەوەیە هەردووکیان جارێکی کە پابند ببنەوە بە بڕیارەکانی بەرجام، بەڵام هەر کام لەوانە بە شێوازی ئێستای خۆیان دەیان هەوێ فشارێک بێنن، گوشارێک بێنن بۆ ئەوەی کە
کۆمەڵێک داخوازی نوێی خۆیان بسەپێنن کە دیارە لە واقعدا لە ئەساسدا تەنیا یەک شتە بە نظری من گەڕانەوەی ئەمریکایە بۆ بەرجام و تعهد پێدانی ئێرانە بە کۆی ئەو خاڵ و بەندانەی کە لە بەرجامدا کاتی خۆی پەسەند کراوە و ئێران پابند بکەنەوە لە بیرمان نەچێ هەر لەم دوێنێەوە دەنگۆی ئەوە هەیە کە عەرەبستان و ئێرانیش پێکەوە وتوێژێکیان کردووە هەرچەند ئەمە تا ئێستا بە تەواوی و بە ڕۆشنی پشتڕاز نەکراوەتەوە کە لە چه ئاستێکدا بووە و وتوێژەکان بە چه ئاقارێکدا چوون و یان چیان تێدا باسکراوە وردەکاریەکەی نازان بۆیە من پێم وایە ئەمریکا لە ناوچەکە دەی هەوێ گۆڕانکاریەک بکە بەنسبەت سیاسەتی پێشووی دەوڵەتی ئەمریکا کە ترامپ لەسەرکار بوو بۆ نمونە دەبینی لە ئەفغانستان هێزەکانی دەکشێنێتەوە بەرامبەر رووسیەکان جۆرێکی دیکە هەڵوێستی هەیە ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاریەکن لە سیاسەتی نوێی ئەمریکا بەرابەر بە بارودۆخ لە ناوچەکە و یەکیش لەوانە بەرابەر بە ئێران کاک جەلیل هەروەکو جۆشمان لێبوو ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ئاماژە بۆ دەکا کە سزاکان لەسەر ئێران هەڵناگیرێن ئەلبەتە وەکو هەردوو کشتان نەزانن یعنی ئەو سزایانە کاریگەریەکی زۆر بەهێزیە بۆ لەسەر ئابووری ئێران لەسەر ژیان لە ئێراندا لەسەر گوزەرانی خەڵک بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا کۆماری ئیسلامی ئێران ڕای دەگەیەنێت کە ئاستی پیتانی ئۆرانیۆم دەگەیەنێتە ئاستی لە سەدا 60 جا پرسیارەکە لەوەدا بەو هەموو سزایانەوە کاتێک ئێران دەگاتە ئەوەی ئاستی پیتاندنی ئێرانیۆم بەرز بکاتەوە ئەی ئەگەر سزاکانی لەسەر هەڵگیرێن چ متمانەیەک هەیە پیتانی ئێرانیۆم ناگەێنێتە ئەو ئاستەی کە بۆ دروستکردنی چەکی ناوچی بەکاردەێنرێ کارگۆڵن سەرەتا سپاس سڵاو بۆ جەنابتۆ بۆ کاگەنوەر سەرچاو پرسیارێکی جەوهەریە بەڕاستی پرسیارەکە پێویستە بڵم ئێران ئەوەی کە ئێستا دەیکا لە هەڵدان بۆ بردە سەرەوەی ئاستی پیتاندنی یۆرانیۆم لە نائەمنکردنی ناوچەکە لە قوڵکردنەوەی شەڕی حوسیەکان لە یەمەن لە ئەو جوڵانی حەشتی شابی لە عێراق دەیکەن و لە بەعزە شوێنی ترخۆی هەوڵ نیشاندا و تحرکاتێکی دەست پێ کردووە و هەروەها لەکردنەوەی نەتەنز و دیارەدای نەتەنز چ بەڵایکی بەسەراهاتەوە ئەمانە هەموو بۆ ئەوەیە بتوانین لەم دانووسانەی ویان کە دەستی پێکردو و دوێنێ بە ئیسلاح دەوری یەکەمی کۆتایی هاتووە و هەموو نوێنەرەکان گەڕاونەتەوە بە تایبەتی نوێنەرەکانی ئەمریکا و ئێرانیەکان گەڕاونەتەوە بۆ وڵاتەکانی خۆیان بەوەی ڕاوێژی زۆرتر بکەن قسە و ئاڵوگۆڕی زۆرتر بکەن لەگەڵ کارگەردەستانی سەرەکی خۆیان و بڕیار بەدەستان لە پێناوەدا لە ئەم دەوری دانووسانەدا لەگەڵ ئەمریکایەکان و بە تایبەتی لەگەڵ ئەوروپایەکان کۆمەڵی کارتی گوشاری لەدەستا بێ بۆ بەم کارتی گوشارە بکاتە مەبەست و ئامانجەکانی خۆیان بۆیە دەتوانین بڵێن ئەم دەورە لە دانووساندنی گەڕانەوە بۆ بەرجام لە دروستکردنی خودی برجام دژوارتر و تەنگەژەر و توشترە بۆ معنای کە ئێرانیەکان وەزعەتێکی زۆر نالەباریان هەیە لە ڕووی ئابوووریەوە بەڕاستی لە وەزعەتێکی زۆر خراپ تا دەژین ئەو کارتانی کە لەسەر مێزی مزاکەرە دەتوانین یاری پێ بکەن زۆر کەمە بە تایبەتی پاش تەقینەوەی ئەم دوایەی نەتانس کە دەزانین چ خسارەتێکی گەورەی بەبارهێناوە هەر لە دوای ئەو تەقینەوە بۆ ئەوان وتیانێمە ئاستی پیتاندنی یۆرانیۆم دەبین بۆ لە سەدا 60 و ئەمەش بە باوەڕی من زۆرتر مانۆڤڕێک بوو بەوەی کە بتوان لە مزاکرات قسە بکەن ئەمە لە لایەکی تریش ئێران پێویستی بەوە هەیە ئەو کەسانی کە نوێنایەتی دەکەن میلیشیاکان حەشتی شابی نازانم ئەو تحرکاتی لە یەمەن هەیە مەسەلەی لوبنان مەسەلەی ئیسماعیل هانیە و حەماس و ئەوانە لە پەلەستین پێویستیان بە تدارکات و لۆجستیک هەیە ئێران دەستی زۆر خاڵی ئەو دەستخاڵیە گوشارێکی زۆری بۆ هێناوە لە ناوەوە دەبینین کۆرۆنا لە ئەو پەڕی پیکەکەی خۆیەتی وەزعەتی اقتصادی نالەبارە وەزعەتی تەندروستی زۆر خراپە هەموو ئەمانە ئاماژە دەکەن بۆ ئەوەی کە ئێران دەیەوێ بگاتە ئامانجێک و دانووسانێک بکاوە ئامانج و دانووسانە حتمما پێویستی بەوەیە کە ئێستا ئێران زۆرتر بە شوێن مەسایلی بانکی و سویفتەوەیە لە ڕاستیا بەوەی بتوانێت و پارە بلوکە کراوانی کە هەیەی وەری بکەوە ئێستش 500 میلیۆن دلاری و کوشتە لە کورا بە بۆنەی کڕینی دەرمانەوە ئازاد بۆ بەڵام ئەمە تووشە ڕەهەندە تووشەکانی دەکرێت لە پرسیارەکانی بعدیدا بڵین بۆ دژوارترە بۆ توشترە هەم بۆ ئەمریکایەکان هەم بۆ ئێرانیەکان کاک جەلیل ئاماژە بە تەقینەوەکەی دامەزراوەی ناوچی نەتانس کرد یعنی پێت وایە ئەمە ڕێڕەوی دانوستانەکان لە ڤێنا بگۆڕێ
ئەمە یەکێک لە نیگەرانیە سەرەکیەکانی ئەمریکایەکانە نسبەت بە مەسەلەی دامەزرانەکان لەویان هەر ئەمڕۆ خۆ ئاگاداری دەنگۆی ئەوە هەیەتان بڵاو بکراوەیەک بڵاو کراوەتەوە پێم وایە ئەگەر هەڵە نەبوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردوێتەوە داوای لە ئیسرائیلەکان کردووە لانی کەم جارێ هێرش نەکەنە سەر دامەزراوە ناوچەکانی ئێران بە دوو بۆ یەکێک بۆەوەی پیان وایە لە کاتێکا ئەوان دانووسان دەکەن لەگەڵ ئێرانیەکان زۆر شەرعی نیە یا مەقبول نییە لە فۆرمێکی نێونەتەوەی نیە یەکێک لە هاوپەیمانە نزیکەکانیان لە کاتی دانووسانە هێرش بکاتە سەر ئێرانیەکان ئەمە خاڵێکی تریش پیان وایە ئەم هێرشانە دەتوانێت بێتە هۆی ئەوەی کە دانووسانەکان ڕاگرێ بەڵێ من پێم وایە ئیسرائیل ئەجندای خۆی شتی خۆی هەیە بەتایبەتی ئەگەر لە قسەکانی دوای نەتانیاهۆ ورد ببینەوە دەڵێ ئێمە ئیتر بڕیارە استراتیژیک و سەرکیەکانی خۆمان دەیدەین و لە دوورەوە داناشین و تەواشا بکەین یەکێک لە توشبوونی ئەم جارەی دانووسانەکان ئەوەیە بەڕاستی دەبێت ئیسرائیل قانع بکرێت دەبێت عەرەبستان قانع بکرێت دەبێت وڵاتانی دەوڵەتسێ قانع بکرێن وتم لە پرسیارەکانی دواتریشدا دەتوانین بگەڕێنەوە سەرەوە مامڕ هەندێکی باسی کاگ ئەنوەر بەڕای جەنابەت ینی وەکو دەگوترێ زۆر جارێک کۆماری ئیسلامی ئێران لە دانوستانەکانە دەوێت یاری بە دۆسەی کات بکە ئەوەی لە دامەزراوەی ناوچی ناتانز ڕوویدا کارتی فشار لە ئێران دەسەنێتەوە بە تایبەتی کارتی کات ببوورە من پێما بێ ئەوە ڕاستە کە ئێران دەیەوێت کایە بەکاتکەوە هەر ئێستا ئەوەی کە مستەقیمان ئێران و ئەمریکا وەک سەردەمی ئۆباما کە لە کۆبوونەوەکە بەشدارنین بۆ خۆی کات درێژ دەکاتەوە نەفسی ئەمە بۆ خۆی کات درێژ دەکاتەوە و هەر ئەوەش کە کاکجەلیل ئاماژەی پێکرد ئەوەی کە پیتاندنی ئۆرانیۆم سەر و 600 هەر بۆ درێژکردنەوەی مذاکرەکە و درێژەدانی ئەو کاتەیە بۆیە ئێران لە هێوە سوودی خۆی لەم بارەوە لە کات وەربگرێت چەندە وتوێشکارانی ڕوبەڕووی ئێران دەتوانن ئەم دەرفەتە لە دەست ئێران بستێنەوە ئەوە دەکەوێتە بەردەستی ئەوان کە چەندە بتوانەمە بکەن بەڵام ئێران پێی خراپ نییە کات کوشتن درێژە بدا و ڕێگاش دەدۆزێتەوە بۆ ئەوەی ئەم ماوەیە زیاتر درێژ بکاتەوە لەبەر کۆمەڵێک تایبەتمەندی کە پێی وایە تا کاتی لە بەردەستدابێت دەتوانێت بەعزەکارێکی زیاتر بکات باشە کاگەنوەر بەڕای جەنابێت ئەوەی کە کاک جەلیل ئاماژەی پێکرد کورتی بکەینەوە لەوی نایبنین ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هیچ دەرفەتێک هەیە بۆ ئێران کە ئەو ڕەفتارانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕەوشێکی نەرێنیەوە بگۆڕێت بۆ ڕەوشێکی ئەرێنی من ئەوە ئێستا لەو هەلومەرجەدا بە ئاسان نابینم بە دلیلی ئەوەی کە ئێران پێویستی بەو جۆرە هەڵسو کەوتە لە ناوچەکە هەیە بۆ وەرگرتنی ئیمتیاز بەر لە هەموو شتێک و ئەو بەوانەوە تا ئێستا ماوە لە ڕاستیدا بەو دەستێوەردانانەی لە عێراق لە یەمان لە وڵاتە لە ئەفغانستان و لە هەر کوێ توانی بێتی و بۆی گونجابێ لە فلستین ئەو دەستێوەردانانەی کردووەوە بەشێک لە کارتەکانی دەستیشی هەتا ئێستا بۆ گوشارهێنان لە مقابل غەرب و دنیای دەرەوەدا و بۆ سەپاندنی دۆستەکانی خۆی لەو ناوچەیە لەم ڕێگایە توانێتی ئەوانە بێتە پێشێ بەڵام دەست هەڵگرتن لێ ئایا ئاسانە من پێم وابێ جمهوری ئیسلامی بە ئیمتیاز وەرگرتن ڕەنگە هەندێک پاشەکشە بکە وەیان بە گوشارهێنان بە کۆماری ئیسلامی بە ناچاری پاشەکشە بکە پاشەکشەکردنی کۆماری ئیسلامی و دەست هەڵگرتنی لە دەستێوەردانەکانی ناوچەکە بۆ خۆی جۆرێک لە پەڕووباڵکردنی کۆماری ئیسلامیشە لە ڕاستیدا جۆرێک خستنەوە مەیدانێکی بچووکتر و چواردەوردانی کۆماری ئیسلامیە کە کۆماری ئیسلامی هەتا بۆی بکرێ ناچێتە ژێر ئەم بارە ئەم دەستێوەردانانە کەم ناکاتەوە کاک جەلیل جەنابەت ڕاچیە لەسەر ئەو بابەتە ئەوەی کە ئێران ڕەفتاری خۆی بگۆڕێ من پێم وایە ئێرانەکان ئێستا لە بارودۆخێکا دەژین لە ڕووی پەیوەندی نێونەتەوەیەکان و پەیوەندی نەوچەیەکان و باری ئابووریان لە دۆخێکی زۆر شپرزەدا دەژین ئەو دۆخەشە شپرزەیە دەتوانێت چێک لەو بشارانە بێت کە ئێرانەکان وابکە لانی کەم پێداچوونەوەیەک بە گشتێتی ڕەفتاری خۆیان لە ناوچەکەدا بکەن
ئەمە لەلایەکی تریش ئەمە دەزانین ئێرانەکان ئێستا خامنەی خۆی دەڵێ ئیجازەم بدەن من جۆرێکی تر لێرەدا بیر بکەوانێ ئێرانەکان ئێستا لە دانووسانی ناوچی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپا بە شوێن ئەوە نین بەڕاستی کات بخڕن بە شوێنەوەن بە زووترین کاو تاو بدەن دوو ململانەیەکی زۆر گەورە لە ناوخۆی ئێران هەیە خاونەی دەیەوێت کات کەم بێت دەرفەتەکە زۆر بە کورتی و چڕوپڕی بێ و دەستکەوتی زۆریان هەبێ و ئەمان ئابوورەکانیان لەسەر لاچێ دەوڵەتی ڕۆحانیش دەیوێت تاوەکو خۆی ماوەکە جۆزەردانی تر ماڵاوایی دەکات لە دەسڵات و دەڕوا ئەم ڕێکەوتنانە ببێت لە لایەکی ترەوە ئەمریکا زۆر بە سراحەت ئێستا ناوەڕۆکی دانووسانەکانی وێن تا ڕادەیەک دەرکەوتووە پێی ڕاگەیاندون کە ئێمە هیچ گەماروەیەک لەسەر ئێوە لا نابین بەڵکو هەڵیان دەستپێرین بۆ ماوەی 120 ڕۆژ لەو ماوەی 120 ڕۆژ هەڵسپاردنا کە ئێمە هەڵمان سپاردووە دەبێت ئەزمموی ڕفتاری ئێوە بکەین ئەگەر ڕفتاری ئێوەمان پێپسەند بوو ئەو سابڕیار دەدەین بۆ ئەوەی کە ئابوووریەکە گەبار و ئابوووریەکان بۆ یەکجاری لابین یا لا نەبین لەم کاتەشدا کاک بەڵێن جەنابەت جاک دەزانین بایدن و ئیدارەکەی سەرۆک بایدن وشاری زۆری لەسەر لە دوو ڕەهەندا زۆر گرنگە ئێمە سەرنج بدەین ئەوە یەکێک ڕەهەندە سیاسیەکەیەتی لەناو دەستگا دەوڵەتی و دەستگای یاسادانانی ئەمریکادا بە هەردوو مەجلیسی سەنا و کۆنگرسەوە ئێستا وشاری لەسەرە کە دەبێت دانووسانێکی بە بەرەنجام لەگەڵ ئێرانیەکان بکە ئەمە لەلایەکی تریش خەڵکی ئەمریکا وەکو ساڵی 2015 ئەوانە نیە ئێستا حساسترن بە دۆسی ئێران پاشەوەی سەرۆک ترامپ هات و لەو پەیمانە هاتە دەرەوە و گەمارویانەدرا ئەمە بەڕاستی بۆ بە پرسێک لە نێو کۆمەلگای ئەمریکا و لە نێو نوقبەی ئەمریکا و لە نێو میدیای ئەمریکاوەمانەدا لەبەرەوەی ئەمانیش زۆر بە پەرهێزەوە تەعامل لەگەڵ مەسئلەکە دەکەن بە کۆی ئەمانە ئەگەر کۆ بکەینەوە بیخینە سەریەک لە هەمان کاتیشا ئەو پەیمانی کە ئێرانیەکان لەگەڵ چینیەکان بەستویانە بۆ 25 ساڵ شتێکی وا زۆر کورتمەودانیە کە ئێستا بێت بەهانایانە و بەدەستیانەوە بێت ئیمڕۆ ڕۆحانی دەیگوت ئێمە پەنامان نەبردووە بۆ چاپکردنی ئەسکەناسی بێ پشتیوانە بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە دوو جار ئەو کارەیان کردو لە ناوخۆی ئێراندا جا تێدەگەینی ترەگەر کارگەشتاوێ وەزعەتی اقتصادی ئێران چەندە نالەبارە و چەندە پەرپوتە لەبەرەوە ئەگەر کۆی ئەمانە بەیەکەوە کۆ بکەیتەوانێ لە هەمان کاتیشا زۆر بە سەراحەت ئەمریکایەکان دەڵێن بە تایبەتی مەسئولی فایلی ئێران زۆر بە ئاشکرا وتوانە ئێمە بۆیە بەرجام زیندوو دەکەینەوە بەرجامێکی بەهێزتر و بەقووەتر و ماوە درێژتر بێت و چوارچێوەکەشی بەرفراوانتر بێت کە دەسڵاتی ساروخی ئێران و شتانی تر بگرێتەوە و ئەمە زۆر گرنگە بۆ ئێرانیەکان بەڵێ ئەلبەتە لەگەڵ هەموو ئەمانی کە جەنابەت ئاماژە پێکرد کاک جەلیل بەڵام بەڕێوبەرایەتیەکەی سەرۆک بایدن بەردەوامە لەسەر جەختکردنەوە لەوەی کە تەنها ڕێگەیەک بۆ چارەسەرکردنی دۆسەی ناوچی ئێران ڕێگەی دیبلۆماسیە. ئێمە لەو بڕوایەداین ڕێگەی دیپلۆماسی تەنها ڕێگەیە بۆ بەرەو پێشچوون و هەروەهاش هەبوونی وتووێژ لەگەڵ ئەوەشدا کە ناڕاستەوخۆیە بەڵام باشترین ڕێگەیە بۆ بڕیاردان ئەمە بەمانای ئەوە نییە نیگەرانیەکانی خۆمان وەلاوە دەنێین. بەلای ئەوروپاییەکانیشەوە پێدەچێ هاوڕابن لەگەڵ ئەوەی کە وتوێژەکان قۆناغێکی باشیان بڕیوە وەک دەڵێن بە ئاڕاستەی پارێزراوی زیاتری جیهاندا. لە هەفتەی ڕابردوودا و توێژەکان لە بابەتی گشتیەوە چوونە سەر بابەتە تایبەتەکانی وەک هەڵگرتنی سزاکان و وابەستەی هەردوو لا بەڕێکەوتنەکە هەرکەکە بەردەوام دەبێت هەندێک تروسکایی بەرەو پێشچوون هەن جا بەڕاستی هەر ئەوەی ئەمریکا ببێتەوە بە بەشێک لە ڕێکەوتنە ناوەکەکەی ساڵی 2015 و گەڕانەوە بۆ جێبەجێکردنەوەی ئەم ڕێکەوتنە خۆی لە خۆیدا گیان پارێزراوتر دەکات. لە وتای مشتومڕەکان لەسەر بەرنامەی ناوچی کۆماری ئیسلامی ئێران دەستیان پێکردووە گەورە بەرپرسانی ئەم وڵاتە ئاماژە بەوە دەکەن و جەخت دەکەنەوە لەوەی بەرنمەکەیان بەرنمەیەکی ئاشتیانەیە و وەکو دەڵێن تەنها بۆ دروستکردنی وزەی ئەلکتریک و هەروەها بەکارهێنانیەتی لە بواری تەندروستیدا. بنابراین اظهار نگرانی که امروز لە ئەوروپا و لە ئەمریکاشدا نیگەرانی هەن سەبارەت بەوەی دەست دەکەین بە پیتاندنی یۆرانیوم بە ئاستی لە 60 ئەمەش بەلای هەندێک کەسەوە یعنی دەشتوانین پیتاندن بگەینینە ئاستی لە 90 باوەهای دابنین دەیگەینینە ئاستی لە 90 کە دەتوانین بەڵام ئەوە هەڵەیەکی گەورەیە وەها بیر بکرێتەوە کە ئێمە زەمینە خۆش دەکەین بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی. بەڵام شیکەرەوە ڕایەکی جیاوازیان هەیە بە تایبەتی کاتێ دێتە سەر دۆسەی پیتاندنی یۆرانیۆم و بە گومانێکی زۆرەوە دەڕواننە ئەو هەنگاوەی کۆماری ئیسلامی ئێران. بڕیاری ئێران بۆ دەستپێکردن بە زیادکردنی ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بە ڕێژەی لە 60 جێ نیگەرانیەکی قوڵە. پێم وایە ئێران ئاماژەیەک بە ئیسرائیل و بە زلهێزەکانی جیهان دەدات کە بەهۆی هێرشکردنە سەر دامەزراوە ناوەکیەکانیەوە پاشەکشەن ناکات و هەروە هەوڵیش دەدات باڵادەستی خۆی زیاد بکات لە وتوێژەکانی ڤیەنادا.
کاگەنوەر بەڕای جەناب وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕێوەبەرایەتیەکەی جۆ بایدن تەنها دەتوانێت لە ڕێی دیبلۆماسیەوە کێشەی ناوچی ئێران چارەسەر بکە سەرکەوتوو دەبێ یان نا؟ من بەڕای من ئەمریکا و ئیدارەکەی جۆ بایدن دەیهەوێ بگەڕێتەوە بەرجام و دەشی هەوێ لە ڕێگای دیپلۆماسیەوە ئەو کێشەیە لەگەڵ ئێران چارەسەر بکە و هۆکار بۆ ئەوەی بایدن و ئیداری ئەمریکا دەیهەوێ ئەوە بکە زۆرە. ئەمریکا لە ساڵانی ڕابردوودا لە ناوچەکە تووشی کۆمەڵێک گرفت و کێشە هاتووە کە لە ڕاستیدا نایهەوێت جارێکی کە و بە شێوازێکی کە لەم ناوچوێت تووشی گرفت و کێشە بێتەوە، چونکە هێشتا مەسەلەی عێراق پاش ئەوەندە ساڵە ئەوە وەزعەتی، ئەفغانستان ئەوە وەزعەتی و وڵاتانی دیکەش کە دەبینین وەزعیان لەوان باشتر نییە. بۆیە ئەمریکا هەم لە بەرژەوەندی ناوخۆی خۆیەتی و هەم پێشی وایە دەتوانێت لە ڕێگای دیپلۆماسیەوە کێشەکان لەگەڵ ئێران چارەسەر بکە. ڕێگایەکی دیکە نییە بەو دەلیلەی ئەمریکا ئەگەر بیهەوێ بە شێوازی دیکە، مەسەلەن بۆ نمونە بە شێوازی ڕوخانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەوە جێبەجێ بکە کە ئەمە هەم هەزینەی زیاتری دەوێت، هەم تەوافقێکی تاڕادەیەک نێودەوڵەتی دەوێت و هەم موافقەتێکی بەربڵاوی نێوخۆیی دەوێت و لە عینی حاڵیشدا بۆ گۆڕانکاریەک لە ئێراندا پاش کۆماری ئیسلامی هیچ ئامادەگیەک نییە. بە قەناعەتی من تەنیا ڕێگە لە بەردەم ئەمریکادا ئێستا گوشارهێنانی سیاسیە و ڕێگا دیپلۆماسیەکەیەتی کە هەم لە هاوکات لەگەڵ یەکێتی ئەوروپا و لەگەڵ وڵاتانی دیکە پێکەوە بتوانن ئێران ناچار بکەن پابند بێ بە خاڵەکانی پێشوو و چەند خاڵێکی دیکەش ئەگەر توانیان بەسەریدا بسەپێنن. من پێم وایە ئەمریکا ئەم ڕێگەیە درێژە دەدا و هەر لەم ڕێگەیەشەوە ئێستا دەچێتە پێشێت داهاتوو. نازانم گۆڕانکاریەکان چۆن دەبن، بەڵام هەموو دیاردەکان ئەوە نیشان دەدەن ئیدارەی جۆ بایدن دەیهەوێت لە ڕێگەی دیپلۆماسیەوە کێشەکان و ململانیەکان لەگەڵ ئێران، چه ئەو کێشانەی ئێران لە ناوچەکە دەیخڵقێنێ و چه مەسەلەی ناوکی و ئەتۆمیەکەشی لە ڕێگەی دیپلۆماسی چارەسەر. کاک جەلیل، کۆماری ئیسلامی ئێران بۆچی پێویستی بە وزەی ناوچی هەیە وەکو باسی دەکا بۆ دروستکردنی وزەی ئەلکتریک یا بەکارهێنانی لە بواری تەندروستیدا؟ ئەوەی کە پەیوەندی بە وزەی ئەلکتریکەوە هەیە، ڕووسەکان چەند جارێک ئامادەی خۆیانیان نیشان داوە کە وزەی ئەلکتریک لە ئێراندا دابین بکەن. ئێران چ پێویستێکی بە بەرنامەی ناوچی هەیە کە ئاوەها جیهانی بەخۆیەوە گیرۆدە کردووە؟ بەڵێن لە ڕاستیا مەسلەی وزەی ناوچەوانە من زۆری لێ نازانم، سپۆڕش نیم لەو بوارەدا، بەڵام ئەوەی کە دیارە و ڕوونە و بە تێکڕا دەتوانین بڵێن ئێران پێم وانە مەسەڵەن پیتاندنی یورانیۆم تا ئاستی 60% ئیتر لە بواری پزیشکی و لە بواری وزەی ئەلکتریکدا بەکاربێت. ئەمە دیارە مەبەستی سەرەکی تری هەیە، مەبەستی سەربازی لە پشتیوەیەتی. ئەمە لەلایەک لەلایەکی تریش سیاسەتی دیفاعی ئێرانیا، با بڵێن سیاسەتی سەربازی ئێران بەردەوام ئەوە بۆ کە هەوڵی داوە هەم لە ناوچەکەدا هەم لە دنیادا بتوانێت دەسڵاتی یەکەمی سەربازی بێ و قسە بکە لە بەرامبەر عەربستانی سعودیا دەیەوێت بوەستێ، لە بەرامبەر وڵاتانی کەنداو دەیەوێت بوەستێ، هەتا لە هەموو وڵاتانی مسلمانی دنیادا دەیەوێت دەسڵاتی باڵا بێ و لەگەڵ ئیسرائیلەکان بە قەوڵی خۆیان شانە بەشانە بکە. ئەمە یەکێک لەو هۆکارانەیە کە دەتوانین بڵێن لە ڕاستیە پیتاندنی یۆرانیۆم بەو ئاستی کە ئەوان ئێستا باسی دەکەن و وزەی ناوچی کە باسی دەکەن ناکرێ باوەڕ بکەین کە تەنها بۆ چارەسەرکردنی پزیشکی و بەکارهێنانی لە بواری تەندروستی و وزەی ئەلکتریکیدا بەکاردێ. گومانی تێدانی ئەم ئاراستی کە ئەوان دەڕۆن بۆ ئەوەیە کە لە ئاستی سەربازیش و لە بواری سەربازیشا بەکاری بێنن. جگە لەوانەش هەموو کارناسەکانی دنیا، کارناسەکانی ڕێکخراوی جیهانی وزەی ئەتۆمی چاودێری دەکەن لەسەر بابەتەوە بە ئاشکرا دەڵێن کە ئەم جۆرە لە ڕەوەندێک کە ئێران دەستی پێکردو، ئەم جۆرە لە حرەکەتێکە دیکە مەبەست ئەوە نییە کە وزەی ناوچی هەبێ بۆ ئەلکتریک و بۆ بابەتی تەندروستی. ئەگەر هەیەی خۆ زۆرتر ئەو بەسڵاح تەسیساتێکی ئۆتۆمی هەبووە لە بەندەر عەباس ڕووسەکان بۆیان دامەزراندەوە، لە شوێنانێکی تر هەبووە، هەروەها بەرجامیش خۆی ڕێگەی پێداوە تا ئاستێکی دیاریکرا و یورانیۆم بپیتێنن و چەندیش زەخیرە بکەن بۆ ئەوەی بتوانن بە پێداویستی پزیشکی و ئەلکتریکەکانی خۆیاندا بگەن. لە بەرجامە ئەمە هاتووە، ئەمە دیاری کراوە. ئەگەر وایە پێویستی بەوەیە نابێت لەو ئاستە تێپەڕێکە لە بەرجامدا بۆی دیاری کراوە. لەبەرەوە هەم ئەگەر سەیری سیاسەتی سەربازی ئێران، سەیری سیاسەتی دیفاعی بکەین و وەزعەتی بەردام و پیتاندنی ئێستا گومانی زۆر گەورە هەیە و دەتوانین بڵێن نامەبەستی تری لە پشتەوە هەیە کە مەبەستی سەربازی و دەستڕاگەشتن بە چەکی ناوچیە.
کاگەنوەر کاک جەلیل ئەم پرسیارم بۆ هەردووکتانە کامیان زیانی زیاتریان هەیە بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی بەرنامە ناوچە مشتومڕ لەسەرەکەی ئێران یاخو ئێران خۆی وەکو وڵاتێکی سەرپەرشتکاری تێرۆریزم لە جیهاندا کاگەنوەر ئەمن پێم وابێ ئەگەر بێن وڵامی ئەو پرسیارە بدەنە دەبێ ئاو بڵێن ئێران بۆ خۆی وەک دەسەڵات وەک ڕژیمێک کە ناوچەکە و دنیای دەرەوەی خۆی تووشی کۆمەڵک ئالۆزی و قەیران کردووە و خەتەری زیاترە و بەبوونی ئێران و ئەو ڕژیمەشە کە هەوڵدەدا وزە ناوچەکە بەکار بێنێ بۆ ئەوەی لە ناوچەکە ببێ بەهێزێکی وا کە حسابێکی تایبەتی لە ئاستی ناوچەکەدا بۆ بکەن و لە عینی حاڵدا بتوانێت بەرامبەرکێ بکات لە مقابل ئەمریکا وڵاتانی دیکەدا ئەسەن دەسەڵاتەکە وزە ناوچەکەی بۆ ئەوەیە دەهێوێ بەکاری بێنێ بۆیە دەسەڵاتەکە سیستمە سیاسیەکە کە لە ئێراندا حکوم دەکات بە بڕوای من ئەو خەتەرناکترە ئێستا چونکە ئەگەر سیستمێکی ئاوان نەبێت دەسەڵاتێکی ئاوان نەبێ بە شوێن ئەوە نەبێ پێویست بەوە ناکاتۆ بڵێ مەسەلە ناوچەکەی ئێران جێی نەگرانیە بۆ دنیای دەرەوە کاک جەلیل جەنابەت ڕاچۆنە کاک بەڵێن من پێم وایە ئێرانیەکان فێڵێکی زۆر گەورەیان لە دنیا کردەوە لەو فێڵەشیانە زۆر سەرکەوتوو بوون ئەوش بریتە لەوەی فایلی ناوکی خۆیان کردو بە ڕۆژەکەی یەکەمی ئەوروپا و ئەمریکا و هەموو دنیا و لە ڕێگەی بە یەکەمکردنی بە یەکەم ڕۆژەکردنی ئەم فایلەوە توانیویانە وەکو هێلانی ترور وەکو هێلانی تێکدانی ئاسایشی ناوچەکە و تێکدانی ئاسایشی دنیاش لەبیرمان نەچێ ئێرانیەکان لە ئەوروپا 400 کەسیان کوشت ئێرانیەکان لەم ئەمریکایە هەوڵیاندا سەفیری وڵاتێکی دیاری کرا و ترور بکەن ئێرانیەکان دەستیان خستۆتە کاروباری هەموو دنیا و کێشەی ئەساسیان دروست کردو ئێرانیەکان دروشم دەدەن بۆ نەمانی زۆر وڵات و تاواندنەوەی لەبەرەوە لە ڕاستی ئاسان بوونی ئێران وەکو هێلانی ترور وەکو سەرچاوی نائەمنی و تێکدانی ئاسایشی ناوچەکە و تێکدانی ئاسایشی دنیایی خەتەرێکی زۆر گەورەتر و بەرپراوانترە تا دانساندن لەسەر فایلی ناوکی بەڵام ئێرانیەکان توانیویانان کە ئەم مەسئلەی فایلی ناوکی خۆیان بکەن بە مەسئلەیەکی گرنگ و بیخەنە ڕۆژەکەەوە لەگەڵ ئەوروپای و ئەمریکایەکان و لەژێر ئەمە سەنستێکن سەر لە ئێمن چ دەکەن لە فەلەستین چ دەکەن لە لوبنان چ دەکەن لە عێراق چ دەکەن لە ئەفغانستان چ دەکەن چۆن تەعامل لەگەڵ دەوڵەتی ئەفغانستان و تاڵەبان دەکەن لە هەموو گۆشەکانی دنیا خەریکن ئەو سیاسەتە تەجاوزگەرانە و دەستدرێژی کەرانە و تروریستوستانی خۆیان بەردەوام درێژە پێدەدەن لەبرەوە زۆر ڕوونە دنیا گەر بێوێ لەگەڵ ئێران تعدیل بکار ڕەفتارێکی مەعقولی لێ بۆشێتەوە ئەوە حکوومەتی ئێران سەرچاوی هەموو مەترسیەکانە سەرچاوی تێکدانی ناوچەکەیە سەرچاوی بەربڵاوکردنی تروریزمان نەک فایلەکەی فایلی ناوچیان بەتەنیایی باشە کاک جەلیل ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران لەو ڕاستیە تێگەیشتووە ئەگەر بێت و دەستبەرداری ئەو جۆرە سیاسەتانەی نەبێ بە زیان دەگەڕێتەوە بۆی لی تێگەیشتووە یان نا لەو پەیامانە من پێم وایە ئێرانیەکان بەو قەناعەتە گەشتون بۆ ئەوەی کە ناتوانن درێژە بۆ ڕەفتارانیان بدەنەوە ناتوانن بیبەنە پێشەوە ئێستا بۆ ئەوەی نەک تەنها ئەمریکایەکان و ئەوروپایەکان نین و کە لە بەرامبەریاندا بۆستن ئێستا سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەدا تقریباً بە جۆرێکە کاک بەڵێن وەکو دەزانین دابەشکردنی دەسڵات و بەرابەرکردنی هێزە لە نێوان وڵاتانی عەرەبی بە تایبەتی عەرەبستانی سەعودی ئیسرائیل ئێراندا و ئەوانش خەتەری ئیستراتیژیک لەسەر خۆیان هەست پێ دەکەن نەک تەنها ئەمریکا و ئەوروپا لە بەریا ئەوەستن بەڵکو ئیسرائیل دەوەستێ وڵاتانی عەرەبی دەوەستن ئەوە خەریکە پەیمانێکی نووسراو لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبیدا دروست دەبێت و هەروەها ئەو وەزعەتی کە بەرجامی تازە هێناوێتە پێشەوە ئەمریکایەکان باسی دەکەن و ئەوروپایەکان باسی دەکەن هەموو ئاماژن بەوەی ئێرانیەکان ناتوانن پەرە بەم وەزعە بشێوە لە دەسڵاتی خۆیان و ئاژاوەگەڕی بدەن ئەگەر پەیامەکە وەربگرن دیارە لە بەرژەوەندی خۆیان و گەلانی ئێران ینی لە بەرژەندی ئەوەی شەڕێکی تر نابێت کێشەیەکی گەورەتر نابێت ئەگەر پەیامەکە وەرنەگرن ڕاستە منیش تەئکید دەکەم بایدن دەیەوێت بە دیپلۆماسی بگاتە ئەنجام بەڵا ئایا ئەمریکایەکە ئایا ئێرانیەکانیش بۆ قەناعەتە گەشتون کە من بەم دیپلۆماسیە بدەن ئەوە لە داهاتوو تا دەتوانین قەزاوەتی لەسەرکە جا ئەو پرسیارەی کە ئێستا جەنابەت ئاماژە و پێکرد و باسی کرد دەیبەمە لای کاگەنوەر ئەگەر وا دابنین ئێرانیەکان لە 100% لەو پەیامە تێگەیشتون پشت بە چی درێژە بۆ جۆرە سیاسەتانەی خۆیان ئەدەن من پێم وابێ ئێرانیەکان وەک کاجەلێوتی لەوە گەیشتون کە ناتوانن لەوە زیاتر بکەن بەڵام ئێرانیەکان لە ناکۆکی نێوان زلهێزەکانیش کەڵک وەردەگرن لە ڕاستیدا لە مەسەلەی ناکۆکی زلهێزەکان مەبەستم چین رووسیا ئەمریکا و حتا یەکێتی ئوروپا ئەم ناکۆکی نێوان ئەوانیش کە لێنێکە بۆەوەی کۆماری ئیسلامی
تا ڕادەیەک کەڵکی وەرگرتووە وە کۆمەڵێک سیاسەتی خۆی لە ناوچەکە و لە دەرەوە بەڕێوەبەرێ لە وەک کاجلیل ئاماژەی پێکرد ڕاستە لە ناوچەکە عەرەبستان و ئیسرائیل و تەحالوفێکی دیکە هەن لە مقابل ئێراندا بەڵام هێشتا ئێران بەو قەناعەتە نەگەیشتووە بە قەناعەتی من کە گوشارەکان دەگاتە ئاستێک کۆماری ئیسلامی دەڕوخێ ئەوە ئەگەر هەست بەمە بکەن ئەوان بە هەموو شتێک قائل دەبن و بادانەوە لای ئەوان زۆر هاسانترە لە شەڕی هەشتاڵی ئێران و عێراق و بیگرە جامەزارەکان نۆشی تا نەرمشی قەهرەمانانە و زۆر شتی دیکە لە ساڵانی ڕابردووی دەسەڵاتی کۆماری ئیسلامی پێمان دەڵێ ئەوان لە هەرکوێ ئەحساسی خەتەر بکەن بادانەوە بۆیان زۆر ئاسایی بەڵام هێشتا بە قەناعەتی من ئەم کلێنانە لە ئاستی نێودەوڵەتیدا کە هەیە کۆماری ئیسلامی لەوانە کەڵکی خۆی وەرگرتووە زیرەکانە تا ڕادەیەکی زۆر. هەڵبەتە لە هەر سۆنگەیەکۆی ئەمە ئاماژە بەرنامە ناوچە مشتومڕ لە سەرەکەی کۆماری ئیسلامی ئێران بکرێ و ئەو دانوستانانەی کە لەم کاتەدا لە ڤیەننا دەکرێن ناکرێت ڕاهەندی هەڵبژاردننی ئەم ساڵ لە ئێراندا فەرامۆش بکرێ. تا زووتر بگەنە ئەنجام باشترە چونکە پێ دەچێت حکوومەتی ئێران بگۆڕدرێت هەڵبژاردن بەڕێوەیە و پێش دەچێت ئەم تیمی دانوستانەی ئێستا ئێران بگۆڕدرێت و ئەمەش وەها دەکات ڕەوشی دانوستانەکان قرس بێت جایدی کاتێتی لەم چەند ڕۆژەی داهاتوودا هەردوو لا بگەنە ئەوەی بزانن چیان دەوێت بۆ وابەستەبوونیان. لە هەمان کاتیشدا وەکو شیکەرەوە ئاماژەی پێدەکەن دەشێت ئەمریکاش لە ناکاو لەم ماوەیی بەڕێوەبەرایەتیدا ئەو ڕێکەوتنە ناوچێ بە تەواوەتی فەرامۆش بکە. کاتێک سەیریان و توێژانە دەکەین لە ڤیەنا پێویستە ئەم دوو فاکتەرە لە بەرچاو بگرین یەکەمیان هەڵبژاردنەکانی مانگی شەشی ئێرانە دووهەمیشیان شیانی ئەوەیە ئەم بەڕێوەبەرایەتی ئەمریکا لە 3 ساڵ و 9 مانگی داهاتوویدا تەواوی ڕێکەوتنەکە هەڵبگێڕێتەوە ڕێک وەک ئەوەی سەرۆک ترامپ ڕێکەوتنەکەی لەسەر وەختی ئۆبامادا کرا هەڵگێڕایەوە جا ئەم شتانەش هەروە لە خۆوە ڕوونادەن و فاکتەری تری زۆریشن بۆ گۆڕانکاریەکان. بەلای هاوڵاتیانی ئێرانیشەوە حکوومەتی وڵاتەکەیان هەر لە هەوڵی زیادکردنی ئاستی پشێوی و ئاڵۆزیەکاندایە. ئەوەی ئێران دەیکات بێگومان بەرزکردنەوەی ئاستی پەشێویەکانە لەم وڵاتەدا هیچ شتێک پەرە ناسێنێت و پێش ناکەوێ ئاڵۆزیەکان کەم نابنەوە و زیاتریش دەبن. هاوڵاتیانی ئێرانی داوا لە حکوومەتەکەیان دەکەن لە بری گێرمە و کێشە هەوڵێک بدەن ڕەوشی ناو وڵاتەکە باشتر بکەن. وا هەز دەکەم کە حکوومەتی ئێران تەنها دەیەوێ وا خۆی نیشان بدا کە بەهێزە دەڵێ دەمە دەکەین و وەها دەکەین پێم وایە ئەمانە زیادە ڕەوین ئەگەر بەڕاستی ئەو هێزی هەیە ئەوە پێویستە شتێ بکا بۆ باشترکردنی ڕەوشی وڵاتەکە. کاگەنوەر بەڕای جەنابێت دەتوانین دۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران ببەستینەوە بەم وتوێژە ناوچیانەوە یان نا؟ بێگومان دەکرێت ئەوەش ببەستینەوە بە ئەم وتوێژانەوە و لایەنە جۆرا و جۆرەکانی نێوخۆی دەسەڵاتی ئێران دەیان هەوێ لەم دەرفەتە کەڵ وەربگرن هەرکان بە قازانجی خۆیان. لە ڕاستیدا هەڵبژاردننی داهاتووی ئێران کە دوو مانگی دیکە دەکرێت یەکێک لەو بەرنامانەیە کە کۆماری ئیسلامی بە تایبەتی حتا لە مەسەلەی مذاکرەی بەرجامدا دەیهەوێ ڕنگ بداتەوە لە نێوخۆی وڵاتەکەیدا. ئەمە یەک واقعیەتە بۆیە ناتوانین مەسەلەی هەڵبژاردن نەبەستینەوە بەمەوە بەڵام ئایا هەڵبژاردن لە ئێراندا بەرجام ئەگەر لەم پرۆسی وتوێژەدا تا یەک دوو مانگی دیکە بەسەرکەوتن دەگایان ناگا هەڵبژاردن لە ئێراندا بە چه ئاقارێکدا دەچێت ئەوە بەحسێکی بە بڕوای من جیاوازترە بەڵام ناتوانین جای بکەینەوە ئێستا لەم مەسەلەی بەرجامەشکە لەم مذاکراتی بەرجامەش. بەڵێ کاک جەلیل بەڕای تۆ حکوومەتەکەی حەسەن ڕۆحانی چ بەرژەوەندیەکی هەیە یا چ بەرژەوەندیەکی نییە لەوەی کە بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەی؟ چاک بڵێن حکوومەتەکەی دەوڵەتەکەی ڕۆحانی ناکرێت لە کۆی پێکهاتەی نظامی سیاسی ئێران جا بکەینەوەوانێت ئەوان هەر جۆرە جیاوازیی سەلیقەییان هەبێت لە یەک شتایەکان گیرن ئەوش ئیستراتیژی هێڵانەوەی ڕژێمە لەبەرەوەی کە ئیستراتیژی هێڵانەوەی ڕژێم ئیستراتیژی گەشتگیری هەموو لایەنێکیانە ئەگەر بتوانن لە بەرجام بە ئاکامێک بگەن پێویستە بۆیان بۆ پێویستە بۆیان ئێمە هەمومان دەزانین ئێران هەرسێکی ئابووری داوێنگیری بۆ کە زۆر بەرفراوانە ئێمە هەمومان دەزانین لە ئێراندا شێواویکی کۆمەڵایەتی و شێواویکی ئەخلاقی زۆر بەرفراوان هەیە
ئێمە هەمومان دەزانین لە ئێراندا فەساد بە شێوەیەکی سیستەماتیک نەک مەوردی بە شێوەیەکی سیستەماتیک کۆی پێکهاتە و کارگەڕی ئێرانی لەبەر گرتووە سەنووک و مۆریانە لە ناوە خەریکە خواردوێتی دابڕانێکی بەرفراوانی بەرین لە نێوان جەماوەری خەڵک و دەسڵات بە هەموو ڕەهەند و باڵ و پێکهاتەکەی خۆیەوە هەیە بە معنای دەسڵاتەکەی تێگانی نە بە معنای دەوڵەت بە معنای دەسڵات هەموو حکوومەت بۆ پڕکردنەوەی ئەمانە و هاوبەشیکردنیانیش لە هەڵبژاردندا دیارە ڕژێم لە ئێراندا هەمیشە پێوەرێکی بەخۆی هەیەڵێ پێوەری پەسەندی و مردمی بوونی منەوەی خەڵک دێنەوە هەڵبژاردنەکان و هەڵدەبژێرن کە بینیمان مەسەلەن لە هەڵبژاردنەکانی پێشودا نزیکەی 25% خەڵک چوون ئەم جارە پێم وایە زۆر خەمتر خەڵک دەچن و ڕژێم هیچ شتێکی نییە ینی هیچ بەرنامەیەکی گڵاوکرا و دیاریکراوی نییە بەوەی بە خەڵکی بڵێنە لە بواری ئابووری نە لە بواری کۆمەڵایەتی نە لە بواری سیاسیەوە بتوانێت خەڵک ئاش بکاتەوە ئەم دابڕانە پڕ نابێتەوە دایانەوە ئەگەر بتوانن و لە بەرجامدا بگەنە شوێنێ ئەو دۆخی کە ئێستا هەیە تۆزێک بیهێن نەخوارەوە مەسەڵەن هاوردە و هەناردەکردنی کاڵا ببێت دەوڵات تۆزێکدا بزێشت شتێک عمومیەکان بکەونە دەستڕەسەوە بەم جۆرە بتوانن پەیوەندێک لە نێوان خۆیان و خەڵکدا دروستکەن لێرایە ئەڵقەی گرێدانەکەی ئەوان مەسەلەی بەرجام بە هەڵبژاردنەوە دیارە خۆ لەناو خۆشیان سەلیقەی متفاوت سیاسی هەیە نەگۆ جریانی سیاسی کە ڕەهەندی هەبێ کێشەکەش ئەوەیە هەم لە ئاستی ناوخۆ هەم لە ئاستی دەرەوە کاک بڵێن ئەم ڕژێمە ڕژێمێکی ئیدئۆلۆژی تئۆکراتە سیاست لەسەر ئەساسی بەرژەوەندی سیاست لەسەر ئەساسی ژیان ناکە سیاست لەسەر ئەساسی ئیدئۆلۆژی دەکات کە ئەمە گرفتە ئەسلەکەیەوە بۆیە من پێم وایە داهاتوو نیشانی دەدا ئێران ناتوانێت بێتە ئەم کایەوە و ناتوانێت لەو ئەم کایە یاریکەریکی مەورد پەسەند بێت بەڵێ کاگەنوەر بەڕای جەنابەت ینی وەکو زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ئەگەریی زۆری هەیە کە لە هەڵبژاردننی مانگی شەشدا تونڕەوەکان حکوومەت لە ئێراندا پێکبێنن واتە تونڕەوانی ئێران یا کۆنەپارێزانی ئێران ئەگەر بێت و کۆنەپارێزەکان بێت چ کاریگەریەکی دەبێ بەسەر ڕەوتی دانوستانەکانی ڤێنناوە ئەوە هەرچەند تا ئێستا زۆر دیار نییە وە زووە کە بڵێن کەسەکان هێشتا کانداتۆری و خۆکاندیدکردن ماوە بەڵام ئاماژەکان هەر ئەوەن کە جەنابەت دەیڵێ ئیمکانی ئەوە هەیە تۆنڕەوەکان بێنە سەرکار بەڵام چه ئەوەی پێشتر پیاندەوت ئیسلاحیون چه ئەوەی ئێستا پیان دەڵێن تۆنڕەوەکان هەر کامیان بێنە سەرکار یا ببن بەسەر کۆماری ئێران لە ڕاستیدا بە قەنەعەتی من شتێک لە مەسەلەکە ناگۆڕە لە ئێراندا بەو دەلیلەی کە کەسێک هەیە لەسەر شتە گرنگ و ئەساسیەکان و سیاسەتی کەلان بڵێن لە ئێراندا بڕیاردەدا خامنەییە جا چه حەسەنی ڕۆحانی بێ چه مەسەڵەن ئەحمەدی نژاد بێ یا هەر کەسێکی دیکە کە لە ئاستی توندڕەویدا ئەو سەرەکەی گرت بێ لە نەهایەتدا ئەوە خامنەییە بڕیاردەدا بە تایبەتی لەسەر مەسەلەی شتێکی وەک وتوێژی ناوکی لەگەڵ دنیای دەرەوە بە مەسەڵە بۆ نمونە حتا بەنسبەت سیاسەتی منتەقەیی کۆی ئەوانە خامنەیی بڕیاری لەسەر دەدەن ئەو کەسەی کە دێتە سەرکار دەبێ بەسەر کۆماری ئێران بەڕێوەبەری سیاسەتێکە کە لە ڕاستیدا ویلایەتی فەقیه بەیانی دەکات بەڵێ کاگەنوەر کاک جەلیل دواپرسیاری ئەم بەرنامەیەم بۆ هەردووکتانە و زۆر بە کورتی پێم بڵێن لە بری دانوستاندن کۆماری ئیسلامی ئێران چ شتێکی تری لە بەردەستدایە وەکو بژارە کاگەنوەر لە بەرابەر چیدا شتێکی لە بەردەستدایە کاک بڵێ لە بری دانوستاندن لە بری دانوستان من پێم وایە هیچ شتێکی دیکەی نییە و ئێران ئەگەر ئەمریکا دەیهەوێ بگەڕێتەوە بەرجام و دەیهەوێ بەعزە شتێکی خۆی بسەپێنە من پێم وایە ئێرانیش دەیهەوێ بگەڕێتەوە بەرجام لەبەر ئەوەی ئێران پێشتر بەرجامی قبول کردووە و تەعهودی داوە بەو شتانە بۆیە ئێران شتێکی دیکە لە بەردەستدانیە غەیری گەڕانەوە بۆ بەرجام و دیپلۆماسی و قسە کرد کاک جەلیل والله کاک بەڵێنوک و کاگەنوەر وتی ڕاستیەک بەردەستەیە ئێران ئەگەر میکانیزمی کەی هەبواە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو دۆخی کە ئێستەتیایەتی ناگەڕایەوە بە دانوستان لە بەرجام بەڵام لە هەمان کاتدا ئێران تەرکیزێکی هەیە هەمومان دەزانین ئەو پەیوەندیانی لەگەڵ چین و ڕووس هەیەتی یەکێک لەو هۆکارانەیە کە بۆی مهمە هەروەها جوڵاندنی دەست و پەیوەندە ترۆریستەکانی لە منطقە کاک جەلیل کاگەنوەر سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سوپاس و پێزانینم زۆر سپاس بۆ ئێوەش
ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هەروایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.